ژیان ڕاوەستاوە، شارە هەرە قەرەباڵغەکانی جیهان هاتوچۆ تیایدا قەدەغە کراوە. ئابووری جیهان تێکچووە. ئەم ڕەوشە بە خراپترین قەیرانی تەندروستی جیهانی ئەم سەردەمەدا دەنرێت، پەتای ڤایرۆسی کۆرۆنا. لە بنکەی سەرەکی دەنگی ئەمریکا لە واشنگتنەوە سارا زەمانتان لەگەڵدایە. بەخێر بێن بۆ ئەم مێزگردە ڤیدیۆیە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا. شارەزایانی جیهان وەڵامی پرسیارەکانتان دەدەنەوە. چی وای کرد ئەم نەخۆشیە نادیاری کە لە مانگی 12 ساڵی ڕابردووە لە یەکێک لە شارەکانی چینەوە بڵاو بۆەوە وای لێبێت بەلایەنی کەم لە 150 وڵاتی جیهاندا بڵاو ببێتەوە. هەتا ئێستا زیاتر لە 225,000 کەس لە سەرانسەری جیهاندا ئەم ڤایرۆسیان گرتووە و زیاتر لە 10,000 کەسیش بەهۆیەوە گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا چین توانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە وڵاتەکەیدا کەم بکاتەوە، بەڵام ڕێژەی توشبوون و مردن بەهۆی ڤایرۆسەکە بە شێوەیەکی بربڵاو لە بەشێکی زۆری ئاسیا و ئەوروپادا تەشەنەی سندووە. ئێران و ئیتالیا لە هەمووی خراپترن. لە کاتێکدا ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 لە سەرانسەری جیهاندا بڵاو دەبێتەوە، سیئۆل زانیاری هەڵی لەلایە. جا ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین ڕاستیەکان لە چیرۆکە خەیاڵیەکان جا بکەینەوە. ئەم بەڕێزانە میوانەکانمانن. دکتۆر تام فرایدن بەڕێوەبەری پێشووی نێوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە نەخۆشیەکان کە ناسراوە بە CDC، دکتۆر کامیار ئەلایی هاوسەرۆکی ئینستیتوتی تەندروستی جیهانی پەروەردە لە ئەلبانی نیویۆرک، دکتۆر ئینگرید کاتس یاریدەدەری پرۆفیسۆر لە کۆلیژی پزیشکی هارڤارد، پرۆفیسۆر جەیسن فارلی لە بەشی ئەیدزی نەخۆشیە درێژخایەنەکان لە زانکۆی جۆن هاپکینز و هەروەها دکتۆر چانگ چۆنچانی بەڕێوەبەری تەندروستی گشتی زانکۆی نیشتیمانی تایوانیشمان لەگەڵدا دەبێت. بەهۆی بەرژەوەندی گشتی و دوورکەوتنەوە لە یەک، هەموو میوانەکانمان لە شوێنە جیاجیاکانەوە لەگەڵماندا دەبن. لە ستودیۆش بەشداربووان لەگەڵماندانین، بەڵام لە سەرانسەری جیهانەوە پرسیارەکانمان پێگەیشتووە و بەشێک دەبن لە مشتومڕەکەی ئەمڕۆمان. جا با دەست پێ بکەین. دکتۆر فرایدن لە جەنابتەوە دەست پێ دەکەم. بەگشتی هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ ڕەوشەکە لە ئێستادا؟ ئەو جدایە لە هەر جهەکی جێوازە لە جیهانی. لەڤر لە نیویۆرکێ مخابن دیارە گۆ ئەم پێشبەزیەکێ دەنە بڤێ نەخۆشیێرە. لە چینێ ڕەوشا دەهێن نەخۆشان نزبوویە لێ ئەم بترسن بۆ لە ئەفریقیا زێدەتر ببە. لێ بەلێ لە هەر جهەکی هەنتشت هەنە گۆ هەر کەس دکارە بکە. بێسەری خۆی یانجی برێخستنی تەندروستیە حکوومەتێرە. بە تایبەتی ji بۆ وان کەسێک گۆ تەندروستیە وان لەوازە. تشتێک گۆم ئیتالیا دەبینن پڕ مەترسیدارە ji بۆ ژمارە قوربانیên کارمەندێ تەندروستیە. ئەم gelekî xemavê rewşê dixwin dibe got li her cihekî bibe. Karmendê tenduristiyê ji me re pir girîng in ji ber got ew di eniya metirsiya vî şerê dine û pêwistiyeke lezgîn heye bo alîkarî parastina wan li seranserî cîhanê. کەواتە ئێمە پشت بە کارمەندانی تەندروستی دەبەستین بۆ پاراستنمان لەم قەیرانەدا و ئەوان خۆشیان وا دیارە لە قەیراندان. دکتۆر کاتس نزیکەی 2 مانگە ئێمە ڕوبەڕووی ئەم پەتایە لە سەرانسەری جیهاندا بووینەتەوە. پێت وایە بە هیچ جۆرێک ئێستا لە ڕەوشێکی باشتردا بین؟ چونکە دکتۆر فرایدن دەڵێت ڕەوشەکە بۆ هەر بەشێکی جیاوازی جیهان دەگۆڕێت، بەڵام ئایا ئێمە باشترین لە ڕووی زانیاری و استراتیژیەوە بە بەراورد لەگەڵ چەند مانگێک پێش ئێستا؟ So I think that's really a critical question, and I think براستی پرسێک gelek giring e li gordûmê hemborî anha di destê me de di derbarê belavbûn, derbazbûn û fêmkirina vê vîrusê de zanyariyên zêdetir hene. Lê weneyek tevlî hev li ber me ye û bêguman di asta peydakirina vaksînê de û dermankirinê de jî xebatek bilez heye. Lê mixabin em li hem Amerîkayê hem jî li welatên din yên cîhanê ji ber nebûna testan paş vedikevin. Wekî Dr. Frayden destnîşan kir bo piraniya heremên cîhanê em rûbirûyê senaryoyên herî xirabin û her wiha em li benda xebatên çareserkirinê ne. Dr. Chan, I want to come to you. دکتۆر چان دەمەوێت بێمە لای تۆ. خۆت دەزانیت چین توانی ژماری توشبووان کەم بکاتەوە و تایوانیش بە نمونەی سەرکەوتن دادەنرێت و لە چینیش زۆر نزیکە، هەر 130 کیلۆمەترێک دوور دەبێت و لە کۆی 23 میلیۆن دانیشتوودا تەنها ئێستا نزیکەی 100 حاڵەت تۆمار کراوە. تایوان چۆن توانیوێتی؟ ئێمە دەتوانین چی فێربین لە ئەزموونی تایوانەوە؟ We are the one of the country has these harsh relations from SARS 2003. وەکو هین دزانن ئەڤی وڵاتی جوان تێکلیەکە ناڕەحەت بە سارس یا ساڵە 2003 هەبوو و هەر ژوی دەمی تەوایە جوواک ناڕەحەتە لەسەر نەخۆشیێنی دەردکەبن. بە درێژایی 17 ساڵێن بۆری مە سیستەمێکی خۆ ئاوا کردە و یەک خست
دا ئامادە بین بۆ کنترۆلکردنا پێژیە و یەک وانە ئەم ji Çînê li dema SARSê fêrbûn. تو قد نکاری چاوەڕێیا زانیاریان درست و li dema xwe ji Çînê bikî. Lewra divê em gelek huşyar bîn. Li dema hejmareka kêm ya raportan hebit divê tu pêngavên mezin û lezgîn bihêvêjî. Lewra ew tiştê em serkeftîn têda bۆ kontrolkirina pêjiyê di sed haletan da li Taywan taqîkirinên pêşwexit bûn. Ev li destpêka mehayek wildîfra hatnû çûn ji Wuhan wildîfra ji Çînê hate qedeğekirin. Ev e karekî jîr e. Eger temaşayê qebara bazirganî û hatnû çûna di navbera Taywan û Çînê bikî. Ez bawer dikim ev e giring e karekî zû û lezgîn bikî. Tevî hebûna hindek haletan ev e bi wata tiştekî metirsîdar têt. کەواتە تاقیکردنەوەی پێشوەخت و قەدەغەکردنی گەشتەکان هاوکار بوون تا تایوان حاڵەتەکان کۆنترۆل بکات. شتێکی کە ئاماژەت پێکرد دکتۆر چان ئەوە بوو کە تایوان لە پەتای سارسەوە ئەمە فێر بوو. دکتۆر فارلی دەمەوێت ئەم پرسیارە بێنمە لای تۆ. شتی هاوشێوە لەگەڵ پەتاکانی تر زۆر دەبینین تەنانەت ئەنفلۆنزا یەکێکە لەوانە. مەبەستم ئەوەیە تەنها لە ئەمریکا لەم وەرزەی ئەنفلۆنزادا نزیکەی 18,000 کەس بە ئەنفلۆنزای ئاسایی گیانیان لەدەستداوە. ئێستا دەمەوێت پرسیاری یەکێک لە بینەرەکانمان بکەم. میراس تالیجناز لە لۆس ئەنجلسەوە دەپرسێت زۆر نەخۆشی تر هەیە کە ڕێژەی مردن پێی زیاترە بەڵام نیگەرانیەکی زۆر زیاتر لەسەر کۆرۆنا هەیە. بۆچی؟ لەو باوەڕدام گرنگە لێرەدا ماتماتیکانە تێبگەین. کاتێک باز لە ڕێژەی گیانە دەستدانەکان دەکەین یاخود وەک میوانەکانت ئاماژەیان پێدا ڕێژەی مردن ئێمە پێویستمان بە تێگەشتنی جیاوازەکانە لە جۆری ئینفلەوەنزەکاندا. ئەم ژمارەیە 18,000 یاخود ژمارەی تێکڕای توشبوونەکانی نەخۆشی ئینفلەوەنزا هەرچەند دەبێت بۆیە کاتێک دەڕوانیتە 18,000 بەراورد بە ژمارەی ئەو کەسانەی بە دەرکەوتەی نەخۆشیەکەەوە دەناڵێن و دەرکەوتەکان تایاندا هاوشێوەی دەرکەوتەکانی ئینفلۆنزایە یاخود نەخۆشی هاوشێوەی ئینفلۆنزا سەرباری ئەوە نمونە بەردەوامەکان لەسەر بنەمای ژمارەی توشبوونەکانی پێشبینی دەکەین لە سەرانسەری جیهاندا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشدا ئێمە دەزانین ڕێژەی مردنەکان نزیکەی 0.1% بە ئینفلۆنزای وەرزی. کاتێک تەماشای ڕێژەی ئێستا دەکەین جیاوازە بە پشتبەستن بە بڕی تاقیکردنەوەکانی لە هەر وڵاتێکدا ئەنجام درراوە. راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ڕێژەی مردنەکان لە نێوان 2-3% هەندێک ئامارم بەدی کردووە دەگاتە 3-4%. هەروەها گوێبیستی دکتۆر فاوسی بووین دەڵێت ئەو لەو باوەڕەدایە ئامارەکانی هەیە لە کۆتاییدا ڕێژەی مردنەکانی دەگاتە نزیکەی 1%. ئێستا ئەگەر تەماشای خاڵی کۆرۆنا بکەیت بەرامبەر بە خاڵی ئینفلۆنزا ئەوە جیاوازیەکە دەبینیت ئەمەش هۆکارە ئێمە زۆر گرنگی دەدەین بە ڤایرۆسی کۆرۆنا بەراورد بە ئینفلۆنزای وەرزی. خاڵی دوم ئەوەیە کوتانی پێویستمان هەیە توشبوونی ئینفلۆنزا هێور دەکاتەوە. هەروەها چارەسەری پێویستمان هەیە لەگەڵ دەرمانی نیورامێنینزا وەک تامیفلۆ کە دەتوانین بۆ چارەسەری ئینفلۆنزا بەکاری بێنین. کە یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی تینی نەخۆشیەکە و کاتەکەی. لەمەدا هیچ لەم بژاردانەمان نییە هەرچەندە لە ژێر هەڵسەنگاندندایە. دوێنێ لە گۆڤاری نیو ئینگلاندی تەندروستیەوە هەواڵی ناخۆشمان پێگەشت لەسەر ڕۆبینفێر ڕیتۆنافێر کاریگەری نەبووە. لەم ساتەدا هیچ بژاردەیەکی چارەسەری دیکەمان بۆ ڤایرۆسی کۆرۆنا نییە هەرچەندە ژمارەیەک لەوانە لە قۆناغی هەڵسەنگاندندایە. دکتۆر کامیار لە ئەزمموی تایوانەوە دەتوانین بزانین چی بکەین. با بڕۆینە ئێران لە ڕەوشێکدایە کە ئێستا زۆر وڵاتی تریش ڕوبەڕووی دەبنەوە حاڵەتەکان بە بەردەوامی زیاد دەکەن. ئێمە دەتوانین لە ئێران و لە وڵاتانی تری کە بە بەردەوامی توشبووان تایدا زیاد دەکەن چی فێربین. مەبەستمەوەیە پێویستە چی نەکەین یان چ شتێکی جیاواز بکەین. So that's a very good question, you know, and this is a good case when you politicize non-political. ئەمانە پرسیاری زۆر باشن وە کەیسی باشە کە تو کێشەیەکی نەڕامیاری وەکو کێشەیەکی ڕامیاری لێ دەڕوانیت. بەداخەوە لە ڕۆی نگەرانی تەندروستیەوە ئەگەر بنوارڕینە میدیەکان لە دوو مانگی ڕابردوودا لە سەرەتادا ئیمە لە حکوومەتی ئیرانی داوامان کرد لە داخستنی فرێنە ئاسمانیەکانی ڕاستەوخۆی نیوان چین و ئیران. بەڵام بەداخەوە بەهۆی بەرژەوەندی ئابووری نەکرد ئەم فرێنە ئاسمانیانە دانەخرا بەڵکو لە هەندی بارودۆخشدا زۆرتریش کرانەوە لەبەرەوەی هەندی لە چینیەکان نەیانتوانی بگەنە مەبەستیان بۆ تورکیەوە یاخود دوبەی والی هات ئیران بەکاربێنن. هەروەها دوو بوونێ ڕامیاری تر هەبوو یەکێکیان ساڵیادی شۆڕش و هەروە پاشەوە هەڵبژاردنەکانی پەرلەمانیمان. جا حکوومەت نەیویستدان بە مەترسی کۆرۆنادا بنیە لەبەرەوەی نەیانویست هاوڵاتیان سارد ببنەوە لە بەشداریکردنی ئەم بوونانەدا. هەروەها وەک دەزانن لە 4 مانگی ڕابردوودا خۆپێشاندارن دژ بە حکوومەت هەبوو و حکوومەت لەبەر بەرژەوەندیەکانی خۆی هەوڵیاندا لە کەم بایەخدان بە ڤیرۆسی کۆرۆنا
کۆرۆنا تا 2 ڕۆژ پێش هەڵبژاردنەکان دانیان بە مردنی 2 کەس دانا. وا دیارە هەندێک کەسان دەستنیشان کرابوون کە هەڵگری ئەو ڤایرۆسان، بەڵام نەیانویست دانی پێدا بنین لەبەرەوەی یەکمین شوێن قوم بوو و لەبەرەوەی شوێنێکی ئاینی بوو و هەروە شارێکی زۆر سیاسی. لە کاتێکدا بەڕێوەبەرایەتەکە پێشنیاری ئەوەی کە شارەکە لەژێر کەرەنتینەدا بێت، بەڵام حکوومەت لەگەڵ ئەوەدا نەبوو و میلیشەکان کە ئەم بریارانەیان ڕاگەیان لە دەرەنجام پێویستی بە ئاگادارکردنەوەی هاوڵاتیانی کرد بە تایبەت کرێکارانی تەندروستی لەبەرەوەی ئامادەکاریان نەبوو و پاراستنی خۆیان کە لە دەرەنجام زۆری لە پزیشک و پەرستارەکان تووشی ڤیرۆسەکە بوون و فەرەتر لە 25 دکتۆر و پەرستار مردن. وا باز دەکرێت کە 19,000 کەس تووشی ئەو ڤیرۆسە بوونە، بەڵام من لەو بڕوایەدام لەوانێت 5 بەرامبەری ئەوە بێت. So lack of transparency seems to be a big problem, and that's also وا دیارە نەبوونی شەفافیت گرفتێکی گەورەیە و ئەمەش کێشەیەک نییە کە تەنها ئێران هەیبێت، لە چەندین وڵاتی تریش هەیە. دکتۆر کاتس، خەڵکی پێویستە گوێ لە کێ بگرن، چونکە خەڵک پشت بە استراتیژی حکوومەت دەبەستێت و نیگەرانی ئەوەش هەیە کە ڕەنگە حکوومەت ڕاستەکانیان پێنەڵێت. جا خەڵک بەگوێ کێ بکەن؟ So I think that's a great question, and I think you're absolutely right that there is a lot of misinformation currently, both Bi tevahî rasteko hem ji çavkaniyên cudayên li serenserê cîhanê û hem jî li ser internetê gelek agahdariên xelet hene. Em bi rastî dixwazin ku xwe bigihînin ragihandinên pisporan, nûçeyên rast û pêbawer û di vê demê de ji her demî zêdetir. Her wiha em dixwazin ku goh bidin mirovên din ku bi rêxistinên navdar û medyayê re dixebitin ku yên di cîhanê de rêzdarin. Ji ber vê yekê bêguman dengê Amerîka çavkaniyek pêbawer e û çavkaniyên din yên ku pir pêbawerin ku di vê em gohdarî bikin. ڕاستە، ئێمەش لە دەنگی ئەمریکا دەمانوێت هەمان شت بکەین، بە بەردەوامی زانیاری نوێ و باوەڕ پێکراو بگەێنینە خەڵکی. دەمەوێت چەند پرسیارێکی تر بکەم بۆ ئەم بەرنامەیە بۆمان هاتووە. بێهوکاسا و یۆتۆرێ لە ئیتۆپیاوە و ئێدوارد گالیملێن لە مۆسکۆوە دەیانەوێت بزانن ئایا کەسێکی کە کۆڤید-19 بگرێت جارێکی تر ڤایرۆسەکە دەگرێتەوە؟ ئایا پاش چاکبوونەوە ڤایرۆسەکە بەرگری دروست دەکات؟ دکتۆر چان ئەگەر دەشێت تکایەتەوە وەڵام دەرەوە. هێشتا زۆر زوویە بۆ گوتنا تشتێکی وها، هەرچە نەبێت di حالەتا تایواندا me ew tişte nedîtiye û nabe bibte cihê nîgeraniyê bû me. all right. So there's sporadic information, but we can't say yes or no. بەڵێ کەواتە زانیاریەکان پچڕن، ناتوانین بە تەواوەتی بزانین کەسێک دەشێت دووجار ڤایرۆسەکە بگرێت یان نا. پرسیارێکی تر 700 وەزیری دەپرسێت ئەو کەسانی کە لە سەرەتاوە ئەم ڤایرۆسیان گرت ئایا دەزانرێت بە دروستی چۆن گرتویانە؟ وەش هۆت داما و ڤجاویش دەپرسێت ئەم ڤایرۆسە چۆن دروست بوو. دکتۆر کاتس، ئێمە دەزانین ئەم ڤایرۆسە لە چینەوە دەستی پێکرد و لە ئاژەڵەوە گوازرایەوە بۆ مرۆڤ. پێویستە چیتر بزانین و ئێستا چەندێک گرنگە بزانین چۆن دەستی پێکرد لە کاتێکدا ئەوە 3 مانگ زیاترە ئەم پەتایە لە ئارادایە. So that's a great question from your audience member, and I would say Em anha pranî li ser derbazbûyîna ji mirovan disekinin ku em bi rastî bandora wê ya gerdûnî dibînin. Li gor min bo kesên ku li ser belavbûna vîrusê pir difikirin di vê xala destpêkê de bişopînin da ku em pêşerojê de bizanibin ka çawa pêşî em li ber belavbûna vîrusên wisa bigirin. Lê di vê keliyê de em bêkê masî li ser derbazbûna mirov ji mirov dixebitin ji ber ku pir giring e. Dr. Ali, I want to bring you back into this conversation. دکتۆر ئالایی دەگەڕێمەوە لای تۆ. بەڕاستی چونکە هەمومان بە ڕێگای سکایپ لەگەڵداین ناتوانین یەکتر ببینین، بەڵام ئەمە جوانەکەی ئەم بەرنامەیە کە هەر یەکێکمان لە شوێنێکەوە دەتوانین پێکەوە پەیوەندی بکەین. جا ئێمە باسی نەبوونی شەفافیتمان کرد لەلایەن حکوومەتەوە، بەڵام باسی ڕەفتاری خەڵکیش بکەین. ئێمە دەبینین تەنانەت لە ئەمریکاش هەموو کەسێک گوێ ناداتە هۆشداریەکانی حکوومەت. داوایان لێ کراوە ڕەچاوی ڕێنمایەکان بکەن بۆ دوورکەوتنەوە لە یەکتر، بەڵام کەچی خەڵک نایکات. لە ئێستادا خەڵکیش چەندێک بەرپرسیارەتی لە ئەستۆدایە بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی زیاتری ئەم پەتایە. When it comes to preventing the spread of this pandemic even further. So that's a very great question. ئەوە پرسیارێکی زۆر گرنگە بۆ نموناگەر بنوارڕینە کەیسی ئیران و کەیسی ئەمریکا لە قۆناغی سەرەتاییدا جۆرەکەمی ڕوونی لە ڕووی کات و ئاگادارکردنەوەی هاوڵاتیان
لەبارەی مەترسی ئەم ڤیرۆسەوە دەبینین. بۆ نمونە لە کەیسی ئیراندا هەوڵیاندا لە کەمبایەخدان بە مەترسی ئەم ڤیرۆسە و بەراوردکردن لەگەڵ ڤیرۆسی ئینفلەوانزادا و بە هەڵە ئاگادارکردنەوەی هاوڵاتیان. جاوە هۆیەکەیە و ئەوە بنەمای ئەوەیە کە زۆر کەسان کێشەکەیان بە گرنگیەوە وەرنەگرت و من لەو بڕواایەدام ئەمەش بە هەمان شوێی لە ئەمریکا کە بۆ ماوەی چەندین هەفتە بە گرنگیەوە وەریان نەگرت و هەر لەبەرەوەیە ئەمڕۆ کەسانێکی زۆر بە گرنگیەوە وەری ناگرن. بێگومان هاوڵاتیان لەمەدە بەشدار نین، بێگومان هاوڵاتیان لەمەدە بەشدار نین و بە بێ بەشداری هاوڵاتیان ئێمە ناتوانین ئەم ڤیرۆسە کۆنتڕۆڵ بکەین. بۆ نمونە ئەمڕۆ لە ئیران 90% لەبارەی کۆرۆنەوە ئاگادارن، بەڵام 60%یان و بە تایبەت ئەوانەی لە خوارەوە تەمەنی 60دان لەو بڕواایەدا نین لە مەترسیدا بن و بگرە ئەگەریش تووشی بن نامرن. بەڵام ئەگەر بڕوانینە ئەو راپۆرتانەی لە فەرەنسا بڵاوبوونەتەوە زۆر کەسان لە خوارەوەی تەمەنی 50 مردوون. جا جێگای داخە درەنگ وەڵامدانەوەی حکوومەت و بە کەموەرگرتنی مەترسیەکانی هەر لە سەرەتاوە. دکتۆر فارلی تۆ لەسەرەمە چی دەڵێت؟ چونکە تۆ لەسەر نەخۆشی HIV کارت کردووە، تۆ ڕات چییە لەسەر چۆنێتی قەناعەت پێکردنی خەڵک بۆ بەجێگەیاندنی ڕێنمایەکان؟ Well, first and foremost, we need to recognize that changing. یەکەم پێش هەموو شتێک پێویستە ئەوە بزانین گۆڕانکاری لە ڕەوشی مرۆڤدا هەوڵێکی سەختە. ئەمە یەکەم و پێش هەموو شتێک. بۆیە داوا لە خەڵکی دەکەین ژیانی خۆیان گۆڕن و گۆڕانکاری لە ژیانیاندا بنەڕەتی بێت و ئەوەش لە ژینگەیەکدا بکەن دانیشتوانی پەیامی تێکەڵا وەرگرن. بەر لەم پەیوەندیە ئەمڕۆ لە راپۆرتی ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا بینیمان لە ناوەندی کۆنتڕۆڵی نەخۆشیەکان دەردەخات ئێمە ژمارەیەکی گەورەی توشبوون دەبینین. نزیکەی 40% توشبوونەکانی دەچنە نەخۆشخانە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا تەمەنیان لە 50 ساڵ کەمترە. ئێمە پێویستمان بەوەیە خەڵکی ئەوە بزانن مەترسی لەسەریان کەمتر دەبێت کاتێک لە ژێر 6 پلەوە بێت لەگەڵ کەمبوونەوەی ئەو ڕێژەیە لە هەموو 10 ساڵێکی تەمەندا. ئەو کەسانی گرفتی نەخۆشی بەردەوام یاخود باری نەئاساییان هەیە ئەو نەخۆشانەی بە هەر هۆکارێکەوە بێت بەرگریان لاوازە ئەوە لە مەترسی زیاتردان بەگرتنی ئەم نەخۆشیە. تۆ دەزانیت ئامارەکانی چین ئەوەی لە گۆڤاری نیو ئینگلاند جورنال میدیسندا بڵاو کراوەتەوە دەردەخات ژمارەیەکی گەورە تا ڕادەیەک لەو منداڵانن تەمەنیان لە 10 ساڵ کەمترە. هەرچەندە گیان لەدەستدانیان نییە پەیوەندی بەوە هەبێت، بەڵام هەندێک نیشانەی گرنگ پەیوەندیدار بە نەخۆشیەکەیان هەبووە. بە پشکنینی تیشتی سینی دەرکەوتووە چەند توشبوونێکی هەوکردنی سیان هەبووە. ئەگەر بەباشی بیرم بێت نزیکەی 32% توشبوونەکان هەوکردنی سیان هەبووە لە پشکنینی تیشتی سینیدا دەرکەوتووە لەو منداڵانەی تەمەنیان لە 10 ساڵ کەمتر بووە. بۆیە پێویستە بایەخی زۆری پێ بدەین بە چاوپۆشین لە تەمەن. So it is something that we definitely need to be paying close attention to regardless of age. And it's very important, as you mentioned, that هەروەکو ئاماژەت پێکردەمە زۆر گرنگە. نزیکەی لە 40 ئەو کەسانەی لە ئەمریکا بەهۆی ڤایرۆسەکە لە نەخۆشخانە ماونەتەوە تەمەنیان لە نێوان 20 بۆ 54 ساڵان بووە. ئێکۆڵینەوەکی ئەمریکا ئەوەشی ئاشکرا کردووە ڤایرۆسی کۆڤید-19 دەشێ بۆ نزیکەی 3 کاتژمێر لە هەوادا بمێنێتەوە، هەتا 4 کاتژمێر لەسەر مس، 24 کاتژمێر لەسەر کارتۆن و هەتا 2 بۆ 3 ڕۆژیش لەسەر پلاستیک و ئیستیل دەمێنێتەوە. جا زۆر شتی تری کە دەستی لێ دەدەی دەشێ ڤایرۆسەکەی پێوە بێت. و پرسیارێکی کە زۆر کەس دەیکەن دمتری لە ئۆکرانیاوە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا لێ کردوین، ئایا ماسک ڕێگری لە کۆرۆنا دەکات؟ دکتۆر چان؟ بەڵێ بکارئینانا ماسکا وەکو دەرمانێکە لە تایوان هەمویان یە هەی لە هەر جهەکێ لێ ئەvە دژی هزرێن گشتیە یان شیرەتێن گشتی یەن تەوایا ئاجانسان ئەوێن دەبێژن بتنێ نەخۆش پێدوی بە ماسکا هەنە و بوو تاخمێن سەخلەمیە یا سەرەکە بکارئینانا ئامێرێن بهێنستاندنێنە لێ بباوەریە مە لە تایوان ئەوە زۆر گرنگە بوو کەسێن دناف قەرەباڵغێدا ماسکا بکاربینن و دووریە کاجواکی هەبێت. دگەل vê hemûyê COVID-19 وەکو یا ئاشکرا bê hebûna nîşanên nexweşiyê wekû kesekê vayrosê bû kesekê dî derbas dikin. Di vê rewşê de eger tevaya xelkê maskı bikarînan ev corekî xwe parastinê ye û her wesa aliye baş û xirabiya xwe heye. Lê me dît di werzê influenzayê de nexweşî kêm bû ji ber vê serederiyê. So in a way, it serves as a visual reminder that when you see people wearing a mask, it reminds you that there's a serious situation going around. کەواتە کاتێک دەبینیت کەسێک ماسکی پێوەیە بیرمان دەهێنێتەوە ڕۆژێکی نەئاسایی لە ئارادایە و پێویستە زیاتر گرنگی پێ بدەیت. بەڵام دکتۆر فارلی لە ئەمریکا ئێمە دەشبینین و تەنانەت CDCش گوتوویەتی پێویستە کاتێک ماسک بکەیت کە نەخۆش بیت، بەڵام ئەگەر نەخۆش نەبیت پێویست ناکات مەگەر خزمەتی کەسێک بکەیت کە COVID-19 هەبێت. جا دەشزانی خەڵکی نیگەرانن نەیان ماوە دەیانەوێت بیکڕن و زۆر کەمیشە لە وڵاتەکاندا. ئایا ئەمەش گەیشتۆتە حاڵەتێک کە هەموو کەس لە جیهاندا ماسکیان بوێت و ئایا ئەم ڕێنمایانەوە دەکات خەڵکی تێبگەن ئەمە گرنگترین شت نییە لە ئێستادا؟ It's not the first thing they need to go out and be looking for.
So the short answer is no. بۆیە وەڵامی کورت نایە لەو باوەڕەدا نیم خەڵکی دەبێت دەمامکی تەنک لە دەموچاوکەن یاخود دەمامکی N95 سەبارەت بە پرسی N95 بڕی پێویستمان نییە کارمەندانی لە بواری چاودێری تەندروستیدا و کەسەکانی چاودێری توشبوونەکان دەکەن بە کۆڤید-19 دەبێت دەمامکی N95 هەبێت دووهەم هەڵسەنگاندن بۆ تەندروستی کارمەندانی بواری تەندروستی دەکرێت ئێمە باش دەزانین چۆن دەمامک دەبێت لەگەڵ دەموچاودا بگونجێ ئەوە کارێکە دەبێت ڕەچاو کرێت بۆ ئەوەی باشترین کاریگەری هەبێت سێهەم کەسێکم بینی بە ماسکی N95ەوە دەسوڕایەوە لە لاکانیەوە بۆشایی زۆر هەبوو بۆ نمونە لە ژێرەوەی ماسکەکە بۆیە بە باشی بەکار نایەت خەڵکی کەرەسەیەک بە شێوەیەکی نەگونجاو بەکاردێنن زۆر بەکەمی دەست دەکەوێت ئەوەی پەیوەندی بە ماسکی تەنکەوە هەیە ئەوە ڕوونکرایەوە وەک دەزانین لە نەخۆشی سیلدا بەکارهێنانی دەمامکی تەنک بۆ نەخۆش بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ دەوروبەر لە 150 کەم دەکاتەوە ئەمە لە چەند توێژینەوەیەکدا بەدەست هاتووە لە ئەفریقای باشوور و چەند بەشێکی جیهاندا کراون لەگەڵ کۆرۆنا ڤایرۆسدا دەزانین دەمامکی تەنک بڵاوبوونەوەی پرژە دڵۆپەکان ڕادەگرێت بۆیە لەو باوەڕەداین دەمامکی تەنک ئەگەر نیشانەکان هەبوو یارمەتی دەردەبێت لە بڵاو نەبوونەوەی ڤایرۆسەکە و گواستنەوەی بۆ کەسانی دەوروبەرت بۆیە وەک ئامۆژگاری ئەگەر نەخۆش بوویت مەیە دەرەوە و خۆت جاکەرەوە لە ڕووی توانای دەمامکەوە سەرباری ئەوە بۆ ڕێگریکردنە لە چوونی پرژە دڵۆپەکان بۆ چاولوت ئەگەر بە ئاشکرا لە دەرەوە بوویت و دەمامکی تەنکت بەستە بوو نیشانەکانی نەخۆشیەکەت نەبوو چاوت دەخوران یاخود دەستت بۆ دەموچاوت دەبرد و ناو بەناو دەستت نەدەشۆرد وەک دەزانیت هەندێک جار بەلابردنی دەمامک بۆ خواردن ئەوە هەر تووشی ڤایرۆسەکە دەبیت دەمامکیش هیچ پارێزگاریەکەت بۆ دەستەپەرد ناکات بەڵێ ئێستا دەمەوێت بچمە پرسیارێکی ڤیددیۆی کە لە پاکستانەوە بۆمان هاتووە ئەمەش پرسیارێکی جێگای سەرنجە چونکە پەیوەندی نەک بەو کەسانەوە هەیە کە زیندون بەڵکو پەیوەندی بۆ کەسانەوە هەیە کە ڕەنگە بەهۆی کۆرۆناوەی گیانیان لەدەستدا بێت بابی بینین. بەم دواییانە ڤیددیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووبەوە کە پیاوێکی گەنجە دەپاڕێتەوە یارمەتی بدرێت بۆ بە خاکسپاردنی خوشکەکەی کە بە ڤایرۆسی کۆرۆنا مردبوو. بەس کەس یارمەتی نەدەدا دەمەوێت بزانم کەسێکی مردوو کە هەناسە نادات دەتوانێت خەڵقی تریش توش بکات؟ جۆمان لە پرسیارەکە بوو دکتۆر کاتستکایە جەنابەت وەڵام بدەرەوە ئایا دەشێت ڤایرۆسەکە لە کەسێکی مردووشەوە بگوازرێتەوە؟ Yeah, so that's a great question and one that I think is still بله لگورزانینا من ام هنجی هول ددن داکووه که فهم بکن و ببینن لاشکره کو تکلیر یک مزن یا بلاوبنا ویروسیه هکه کسک مخابن به کسکی به سدما ویروسا کورونای بمره تکه و تکلیه دوی تقص لپکان تکه دستن خو و رجیا تبلیبونا ویروسه یا هوای جی کسک مری هندکه لی گرتنا تدبیرین هری ممکن و جور به جور دبکو پیوانین هری عقلانه بن ام دکارن به پیشراست بیجن کو تدبیرین بو تکلداریه گلک گرینگه به گوتنندن کارانینا لپکان گلک گرینگه هکه هون لپکان به کار بینن دوی هون دست خو به رو و چاوین خو نکن هکه بکن او مینا کو و لپک نکریه دست خویه جبر وی که کارانینا لپکان هکه هون دستن خو به ریو خو نکن تدبیرک گلک گرینگ و بفیده دکتۆر کامیار دەمەوێت تۆ وەڵامیان پرسیارە بدەیتەوە باوە عەبدوڵڵای ماسکال لە چادەوە دەپرسێت جیاوازی لە نێوان ڤایرۆسی کۆرۆنا و سەرمابوونی ئاسایی چییە و منیش دەمەوێت بەشی دووەمی بۆ زیاد بکەم چ نیشانەیەک هەیە کە هی کۆرۆنا نەبێت؟ So that's a good question because we have a general ئەوە پرسیارێکی باشە هەروەکو دەزانم ڤیرۆسی کۆرۆنا بەگشتی وەکو هەڵامەت یان سەرماخۆردگی و ئەمیش وەکو ئەندامانی خانەوادەکەی سارس مێرس لە کاتێکدا لە نێو گیانلەبەراندا دەگوازرایەوە شیانی هەیە بۆ مرۆڤیش بگوازرێتەوە هەر لەبەرەوە لە ساڵی 2002-2003 سارسمان هەبوو لە ساڵی 2012 مێرس و ئێستاکە ئەم جۆرە ڤایرۆسەمان هەیە هەندی نیشانە هەیە لەوانەیە زۆر گرنگ نەبن لەبەرەوەی جۆرە تێکەڵبوونێکی هەیە بەڵام هەمیشە ئەم جۆرە کۆرۆنا ڤایرۆسە کار لە خواردتری سیستمی هەناسە دەکات کە ئەوانەیش وەکو تای زۆرتر کۆکەی وشک و تەنگە هەناسەیان هەیە تاکو تەنها هەڵامەت کە کار لەسەر سیستمی هەناسەی سەرەوە دەکات وەکو جۆرە ئازارێک بەڵام زۆر کەس بەڵام شیانی کۆکەی و وشکی بەردەوامیان هەبێت هەروەها شیانی هەیە هەندی نیشانەی تری سیستمی هەناسەیی هەبێت وەکو سەکچوون بەڵام ئەوە لەو جۆرە ڤیرۆسی کۆرۆنادا نییە ئەوە ڕاوەستابە لەسەر سیستمی بەرگری نەخۆشەکە لەبەرەوەی لە کاتی هەڵامەت هەندی دیاردەیان هەیە و چاک دەبنەوە
بەڵام لە ڤیرۆسی کۆرۆنادا 81% سنووردارە و زۆر کزە بەڵام فرەتر لە 15% بەتر دەبێتەوە ئەمە ئەو کاتەیە دەبی وشیارتر بین کە لەوانەیە تووشی ڤایرۆسەکە بین. لە کاتێکدا ئێستا دژە ڤایرۆسەکە نیە و هیچ چارەسەریەکی ڕاستەخۆی کۆڤید-19 نییە کاتێک کەسێک دەچێتە نەخۆشخانە چاوەڕوانی چارەسەریەک دەکەن دکتۆر فارلی؟ بە دڵنیاییەوە لەو باوەڕدان پێش هەموو شتێک وەک دەزانن لە ئێستادا تەماشای سێ نیشانەی سەرەکی نەخۆشیەکە دەکەین کۆکین، تاو، گرفتی هەناسەدان. ئێمە پشکنین بۆ ئەو سێ نیشانە سەرەکیە دەکەین. کۆکەی وشک تۆ دەزانیت لوت تەڕبوون و پژمین و دەرکەوتەکانی هەستیاری یەک ناگرێتەوە لەگەڵ ئەوەی لە ئێستادا بەلانی کەمەوە لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا دەیبینین. ئەوەی ڕوونە هەناسەتەنگی یاخود هەناسەدان بە زۆر نیشانەیە لەوانەیە لە کەسەکەدا بگۆڕێت بۆ هەوکردنی سیەکان یاخود دەرکەوتەی گرفتی هەناسەدان و ئاڵۆزبوونی. بەڵام بە دەرکەوتنی نیشانەکان کە پێویستە پشکنینی بۆ بکرێت زۆر لە دامەزراوەکانی نەتەوەی گرتوەکان هەڵسەنگاندنی بۆ کۆڤید دەوێت. ئێمە داوای هەڵسەنگاندنی ئینفلۆنزا دەکەین هەردوو جۆرەکەی بۆ ڤایرۆسی AUB هەروەها RSVش. ڕۆژی شەمەم بەسەر برد بە پشکنین بۆ کارمەندانی بواری چاودێری تەندروستی لە ناو خودی سیستەمی تەندروستی خۆماندا بۆ دەستنیشانکردنی ئایا پشکنیان دەوێت یان نا. یەکەم هەنگاو ئەگەر پێویست بوو دوای پشکنینەکە کاتێکیش پشکنین دەکرێن هی دەم و قوڵایی لوتە بە بەکارهێنانی پارچەیەک لۆکە نمونەی لێوەردەگیرێت دواتر دەنێردرێت بۆ تاقیگەر. ئەو تاقیکردنەوەی پێی دەوترێت PCR جۆرێکی خێرای تاقیکردنەوەیە بەڵام بەهۆی ژمارەی زۆرەوە کاتەکەی لە هەندێک سیستەمی تەندروستیدا درێژخایەن دەبێت لە 2 تا 3 ڕۆژ دەخایەنێت تا دەرەنجامەکەی دەردەکەوێت. ئەگەر نەخۆشەکە نیشانەی گرفتی هەناسەدانی هەبوو بەڕادەیەک پێویستی بە ئۆکسجین هەبوو یاخود ئەشعاگرتن کە دەکەوێتە سەر باری خراپی نیشانەکان یاخود هەناسەدانی میکانیکی ئەوە ڕوونە ئەو نەخۆشانە دەخرێنە نەخۆشخانەوە و چاودێری دەکرێن لەوانەیە بەهۆی زۆری داوا لەسەر ئۆکسجین و جێگا و ئاستی خراپی نەخۆشەکە و توانای جستەی نەخۆشەکە بۆ وەرگرتنی ئۆکسجین لەوانەیە لولەیان بۆ دانین بۆ دڵنیابوونەوەی باشترین چارەسەریان بۆ دەکرێت لە ئێستادا لە ڕووی چارەسەرەوە. ئەگەر ئینفلەوەنزا بوو ئەوە دیارە ئێمە چارەسەری ئینفلۆنزا دەکەین وەک چۆن پێشتر کردومانە. بژاردەی دیکەش هەیە و ژمارەیان زۆرە و دامەزراوە تەندروستیەکانی وڵات تاقییان دەکەنەوە بۆ زانینی باشترین و کاریگەریترینیان بۆ نەخۆش. لە ئێستادا زۆرینەی نەخۆشەکان نیشانەکانیان هەبێت لە نەخۆشخانە دەهێڵرێنەوە. Dr. Chan, Greg Frolov from Kiev, Ukraine. دکتۆر چان گرێگ فۆلاف لە کێڤی ئۆکرانیاوە ئەم پرسیارەی کردووە. ئەوان دەیانەوێت بزانن ماوەی کەرەنتینەکە پێویستە چەندێک بێت. دەزانم لە ئەمریکا 20مانە 14 ڕۆژە بەڵام گوێمان لە کەسانێکیش بووە دەڵێن زیاتر لە 20 ڕۆژ لە کەرەنتینە کراوم. بەرە هین دەزانن ئەگەر حالەتێن مەیەن کەم مەڕێیان ڕژد و پڕئالی بۆ ئاشکراکردنا حالەتان و جداکردنا وان هەیە. وەکو هین دەزانن مە بنەمایەن 14 ڕۆژان هەنە دە هەر ڕۆژێکێدا مە پەیوەندیان تەلەفۆنی دەگەل ماڵان هەیە بۆ پشتڕاستکردنا و نەخۆش لە دیفرێنمایان دەچن وژبەری وێ مەوەها کرد بوو ئەوە سیستەمە سەخبێری و ساخلەمیا گشتیە divê te karmendên sivîl yên xweciyî hebin ew karî digel kesên bin lêkolînê da dikin yan jî ew ên di nav mal da hatîne cuda kirin 14 roj binyada karê me ye hindek wê bêne taqîkirin û hindek nayêne taqîkirin lê em dê pila germiya leşê wan werbigirîn eger her nîşanek hebit di 14 rojan da. So 14 days. 14 days. All right. Yeah. ئەها 14 ڕۆژ بەڵێ دکتۆر علایی نێوەندەکانی کەرەنتینەکردن پێویستە چۆن بن چونکە لەلایەن بینەرانمان لە پاکستانەوە کە لە ئێرانەوە هاتوون سکاڵامان بۆ دێت کەرەنتینەکراون بەڵام گازندی ئەوە دەکەن هاتوچۆ زۆر هەیە جا خەڵکی دەبێت چاوەڕوانی چی بکات لە نێوەندەکانی کەرەنتینە. So it depends on the country. جاڕاوەسەوە لەسەر وڵاتەکە لە بەرەوەی بەداخەوە ئیران هێشتا کەرەنتینە پیادە ناکەن و ئەوەیە ئەو گرفتەکە ئیمە هەمانە دەجڵنەوە بەملاوبۆلا بەتایبەت بۆ ڕۆژهەڵات لەسەر ساڵی نوێ ئیرانیەکان کەسانێکی زۆر لە گەشت و گەڕاندا بوون هەر بەو شێوەی 2 مانگ لەمەوە پێش لە چین هەمان بوو لە کاتی ئاهەنگەکانی ساڵی نوێدا کە یەکێک لە هۆیەکان خەڵکاتوشویان دەکرد و هەر ئەمە کەیسی ئەو کەسانەیە کە دەگەڕێنەوە پاکستان لە سنوور بەباشی تاقی ناکرێنەوە هەربوو نمونە ئەمڕۆ راپۆرتێک هەبوو کە 40,000 کەس لە ئیران گەڕاونەتەوە ئەفغانستان و تەنها 23 کەسیان پۆزیتیڤیان نیشان داوە ئەمە نیشانەی ئەوەیە بەباشی ئازمایش ناکرێن کە ئیمە باس لە کەرەنتینە دەکەین ئەوەیە دەبی بوو ماوەی 2 هەفتە لە ماڵەکانیان ببینەوە و لە ژێر چاودێریدا بن بۆ نمونە لە هەندستان کە خەڵکیان لە کەرەنتینەداندەنا خەڵکانێکی تر لە دەرەوە چاوەڕێیان دەکرد یەکەمین پیاوانە پێداکردنە و دووەمین دابینکردنی پێداویستی دەمەودەستە.
بەڵێ چونکە ئەمە ڕەوشێکی ئالۆزە بۆ گەشتیارانە و کەسانی کە لە سنوور وەساون ئەوانەی کە لە نێوەندەکانی کەرەنتینەکردن هێڵراونەتەوە لەسەر سنوورن زۆر ئالۆزە بۆیان. دکتۆر کاتس دەمەوێت پرسیاری داهاتوو لە جەنابەت بکەم یان داکنداس دەپرسێت ئایا ڕاستە ڕەشپێستەکان بەرگری لە شاندش بە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و ئەمەش پرسیارێکی سەرنجڕاکێشە چونکە سەرەتا بیسما کە گەنج نایگرێت ئەوە بینیمان گەنجیش دەیگرێت و مناڵێکی ساواژ لە لەندەن هەیەی ئایا تەمەن ڕەنگی پێست و ئەم شتانە هیچ ڕۆڵێکیان هەیە؟ So there's no indication at this point to assume that anyone. Divê astêde tu nîşan tuneyê ku tu kesek tu nîjadek anko gelek li ber vê virüsê biparastin be. Bêguman ragahandinên bûyeran ji welatên Afrikayê jî tê tomar kirin û ji ber vê yekê jî tu sedem tuneyê ku em bibêjin ku kesek ji dîroka an jî ji etnika Afrikayê ya jî Afrikiyên Amerîkî ew ê ji virüsê bêpar bimînin. Ji aliyên din li Amerîkayê rêjeya karanîna testên virüsê hîn pir kêm e. Bo vê jî zehmete ku mirov zanîstiyan rast bizanibe. Lê ez dixwazim ji temaşevan û guhdarên we re bêjim ku em keştiyek rêve dibin, lê em tenê çîrûskek pir piçûk ya çiyayê qeşayê dibînin. Lê haya me tuneye ku di binê avê de çi heye, heya ku testên berfireh neyê karanîn. The tip of the iceberg, but we have no idea what's underneath the water. And also, and until we have widespread testing. Yeah, go ahead. بابەتێکی تریش کە کێشەی زۆری دروست کردووە ئەو کەسانی کە تەندروست دیارن هیچ نیشانەی ڤایرۆسەکەیان پێوە دیار نییە و ڕەنگە هەشیان بێت ئەمە تا چ ئەندازەیەک بارودۆخەکە ئاڵۆزتر دەکات. دکتۆر کاتس تکایە جەنابەت وەڵام بدەرەوە. Dr. Katz, if you could do that, take that question, please. Yeah, it absolutely complicates that question. Belê ev yek ji dijwariyên herî mezintir e ku em rûbirû ne. Wekî hûn dizanin virüsên SARS û Ebola'yê di vê çerçeveyê de tê nîqaş kirin. Li gor dîtina min cudahiya li vir ev e. Di her du virüsên berê de jî nîşan gelek zû derdiketin holê. Lê di virüsa koronayê de ne wisa ye. Dibe ku mirov de nîşanên virüsê tune be an jî kêm be lê hîn jî dikare pêketiyê virüsê bibe û belav bike. با لە پرسیارێکی تری ڤیدیۆیەوە بڕوانین ئەمەش لە پاکستانەوە هاتووە ئەم جاریان پرسیارەکە لەسەر پەیوەندی ئاژەڵ و مرۆڤە فەرموون. سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا ئەم پرسیارەم هەیە داوا لە خەڵک کراوە تەوقە نەکەن ماسک بەکار بێن و دەستیان بشۆن بەڵام ئایا تەنها بەریەکەوتنی مرۆڤ مەترسیدارە یان لەگەڵ ئاژەڵەکانیشدا و هەروەها دەمەوێت بزانم ئاژەڵەکانیش لە یەکتریەوە ڤایرۆسەکە وەردەگرن ئایا دەتوانین چی بکەین بۆ پاراستنی ئاژەڵە ماڵیەکانمان؟ فەرموو دکتۆر فاڵی جواب بدەرەوە. Sure. So household pets, we have data that suggests that بە دڵنیاییەوە تەنانەت گیاندارەکانی ناوماڵیش ئامارمان هەیە ئاماژە دەدات کە هەڵگری ڤایرۆسەکەن بەڵام توش نەبوون. ئێستا کە دەوترێت ئەم پەتایە لە ئاژەڵەوەیە ئێمە دەزانین لەو باوەڕەشداین ئەمە لە سەرەتادا لە گیاندارانەوە بڵاوبووتەوە دواتر بۆ مرۆڤ گوازراوەتەوە بەم شێوەیە لەگەڵ لە بەرچاوگرتن کە گیانلەبەرەکانیش تووشی ڤایرۆسەکە دەبن بە دڵنیاییەوە دەتوانن ئەوەی بینیمان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەیە گیانلەبەران و خاونەکانی ڤایرۆس بۆ یەکتری ناگوازنەوە. Dr. Chan. دکتۆر چان بە ڕێگای ئینستاگرامە پرسیارەمان لەلایەن ئارتگۆڵد 75 لە مینسک بەلەروسەوە بۆ هاتووە. دەپرسن جگە لە خاوێنێتی چیتر هەیە بتوانێت ڕێگە لە ڤایرۆسەکە بگرێت. هیچ خۆراکێکی تایبەت یان دەرمان هەیە؟ ئەمەش پرسیارێکی گرنگە چونکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی وەکو وەتساب و ئینستاگرام زۆر ئامۆژگاری دەبینین وەکو خواردنی سیریان ئالۆڤێرا و ئەم شتانە تێدەگەم ڕەنگە سیر هاوکار بێت بۆ دوورکەوتنەوەی کەسەکان لەیەک ڕەنگە نەتەوێت لەگەڵ کەسێک قسە بکەیت کە بۆنی سیری لێبێت بەڵام ئایا لە ڕاستیدا هیچ خواردنێک یان هیچ جۆرێکی سەوزە هەیە هاوکاری بکات؟ Can help with the situation. Yeah, every time we have this. بەێ هەر جارێکە مەجوورە نەخۆشیەکانی هەبتن هەردەم دەرمانێن بەرەی ناسیار ئەم بکارتینن یان خواردنا باش کو تایوان و جوواکا چینێ باوەڕ دکن کاریگەری هەنە ئەس باوەڕ دکم gelek گوتنên wiha hene lê çi caran ji dil kar nehatiyekirin bۆ piştrast-kirina wê lê tu zanî eger te çi nebit bû çareserkirina xelkê xelk dê riyan bۆ xwe peyda bikin da hez bi baştiyê yan hêzê bikin ez bawer dikim gelek ji vanan nedurustin. So far there is no proven magic potion that you can make at home or buy from someone that's going to help you with this situation. کەواتە هێشتا شتێکی وانیە کە بتوانیت لە ماڵەوە دروستی کەیان لە کەسێکی بکڕیت و هاوکاریت بکات بۆ بارودۆخەکە.
هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا باز لە هەندێک شتی تریش دەکرێت وەکو تاقیکردنەوە بۆ خۆت هەناست بگریت ئەگەر نەتوانیت بۆ چرکە بەردەوام بیت ئەوە ڤایرۆسی کۆرۆنات هەیە و ئەم جۆرە شتانە. دکتۆر علایی هیچ بەڵگەیەک هەیە بۆ ئەمە؟ هیچ شتێک هەیە پشتیوانی لەم قسانە بکاتیان بیسەلمێنێت لە ماڵەوە خەڵک دەتوانن تاقیکردنەوە بۆ خۆیان بکەن؟ can direct you in the right direction. Unfortunately not. بەداخەوە نە هەر لەبەرەوەی گرفتەکە وەکو هاوکارانی ترم ئاماژەیان پێکرد فەرەتر لە 82% هاوڵاتیان نیشانەی سووکیان هەیە یان لەوانەیە نەیان بێت. گرفتەکە ئەوەیە کە لەوانەیە تێگەیشتنی درستت نەدێت هەندی تاقیکردنەوە بکەیت کە توش نەبوویتەوە یاخۆت کەمتەرخەم و گوێ نەدێت و بە ئاسانی ئەوە بگوازیتەوە بۆ خانەوادەکەت. لەبەرەوە 85% ئەم گواستنەوانە لە ماڵەوەیە بوو ئەندامانی خانەوادە و دۆستانیان. جا من ئەوانە وەکو بەڵگە پێشنیار ناکەم. ئێمە دەبی گوێ بگرینە ڕێنمایەکانی CDC و NIH و زانکۆکان و هەروەها دەبی لەو ساختەکاریانە ئاگادار بین کە دەیانەوێ زانیاریەکانت بدزن. ئەمە خاڵێکی گرنگە ڕەنگی کەسێک تەنها بێوێ زانیارە تایبەتەکانی تۆی دەست بکەوێت. دکتۆر کانس تامێرا مالی نینگ لە سویسراوە دەیەوێت بزانێت چۆن دەتوانین لە داهاتوودا ڕێگری لەم جۆرە نەخۆشیانە بکەین و ئایا ئەم پەتایە پێویستی بەوەیە پێداچوونەوە بکرێت بەسەر ڕێنمایەکانی گەشتی نێونەتەوەییدا داهاتوو چۆن دەبینیت؟ So that's a great question and I think we've had to really revamp how ev pirsek giring e û bi rastî pêdivî bû ku em ji gelek aliyan da li ser jiyanê nû veda bifikirin û ev pêvajo hîn jî didome rewş hûsaye ka bifikirin rêjeya belavbûna vîrusê gelek bilind e û bi wera vîrusek heye ku derbazê kesendin dibe û bêguman bê nîşan jî derbaz dibe hîngê hûn vê yekê bi rêwîtiya gerdûnî re hev bikin. Hinde destê ve de pandemiyek heye. Bo vê jî divê em li ser rêkên ku em bikaribin di gel hevû du bimînin lê di heman demê de ji hevû du cuda jî bimînin pir bihêstir bifikirin. û bêguman îzolasyona civakî tedbîra herî serekê ya giring e da ku vîrus belav nebe. بەڵام دکتۆر کات دەشێمە بێتە شتێکی ئاسایی نوێ؟ ئایا پێویستە لە ئێستا و پلان بۆ ئەوە دانین هەمیشە هەموو وەرزێک و هەموو ساڵێک خۆمان لە خەڵکەوە دوور ڕابگرین؟ Well, so I think that that's a great question. Ez ê bi dudulî bibêjim ku ev normala dema nû ye û em ê bi zelalî di dema rastîn de bibînin. Bo vê jî divê em amade bin ku dibe pêwîst be em di îzolasyona civakî de bo demên dirêjtir bimînin û her wiha divê em hîşyar bin ka bandora rêwîtiya me ya gerdûnî çawa ye û vîrus çawa belav dibe. Lê divê xalê de gelek tişt hene ku em dikarin di derbarê rêkên ku em dikarin bi hev re girêdayî bimînin û têkiliyê bidomînin lê di heman demê de bikaribin asta ji hevdurmayîna civakî anko îzolasyona civakî jî pêk bînin. Gelek tişt hene ku divê em fêr bibin. Dr. Farley. دکتۆر فارلی دەزلین فەیسیا لە ئیتۆپیاوە دەیەوێت بزانێت ئایا ڕۆژی کەشوهەوا کاریگەری هەیە بەسەر ڤایرۆسی کۆرۆناوە ئەمەش پرسیارێکە زۆر کەس دەپرسێت ئایا گۆڕانکاری پلەی گەرمە شێوازی ڤایرۆسەکە دەگۆڕێت؟ So the easy answer is no. وەڵامە ئاسانەکە نایە کاتێک تەماشای نیوەی باشووری زەوی دەکەی لە ئێستادا بەرەو سەرەتای پاییز دەچێت لە باکووریش سەرەتایی بەهارە ئێمەش توشبوونەکان لە جیهاندا دەبینین بە چاوپۆشین لە پلەی گەرما بە درێژایی هێڵی ناوەڕاستی زەوی ئێمە هەندێک دەبینین لەو ناوچێدا لە دۆخی هاویندایە بەڵام جیاوازی لە وەرزدا ئەوەیە لە دەرەوە گەرمترە ئێمە وەک مرۆڤیش زۆرترین بڵاوبوونەوەمان هەیە زیاتر لە دەرەوەین لە هاوین و مانگە گەرمەکاندا زیاتر لە یەکتر دوور دەکەوینەوە بەو پێیە چوونە سروشتەوە زیاتر تێکەڵبوونی کۆمەڵایەتی کەم دەکاتەوە ئێستا زۆر لە راپۆرتی میدیاکان دەبینیت لە سەروەختی پشووی بەهاردا لە ئەمریکا کەنارەکان دەردەخات زۆر قەرەباڵغە لە دەرەوە بیتیان نا ئەمە پێچەوانەی جیاوازی کۆمەلگایە ئەگەر لە کەناریش بێت. بەڵێ دکتۆر علایی ئەم پرسیارەمان لە ئۆکرانیاوە بۆ هاتووە سەبرینا ترۆس پرسیوێتی ئایا ڕاستە خەڵکی دوو گروپی خوێن زووتر ڤایرۆسەکە دەگرن و سەختتر دەبێت بۆیان دەزانم باسی تەمەن و ڕەنگی پێسمان کرد ئەی گروپی خوێن چی؟ Upon my knowledge, I don't saw a significant study about that. تا ئەو ڕادێ من زانیاریم هەبێت لێکۆڵەنەوەیەکی گرنگ لەو بارەیەوە ئەنجام نەدراوە بە تایبەتی لە بارەی ئەم جوورە ڤایرۆسەوە بێگومان جۆری خوێن کاریگەری هەیە بەڵام بەگشتی تا ئەو ڕادای ئاگادار بم شتێکم لەو بارەیەوە نەویستووە.
ئۆجین یارۆسلاڤیسکی لە ئۆسیداوە دەپرسێت ئایا هیچ پێشبینیەک هەیە بۆ داهاتوێکی نزیک ڕەوشەکە چی لێ دێت. منیش دەمەوێت بپرسم ئایا دەکرێت چاوەڕوان بکەین هەموو ئەم شتانە ساڵێکی تر بگەڕێنەوە. دکتۆر کاتس. So I think that this is MV'yekê bi demê di pêvajoyê de bibînin û ew ê derkeve holê. Li her wiha em dikarin ji welatên ku li ber xwe dane û ber li belavbûna vîrusê girtine hinekî tiştan fêr bibin. Bêguman li Taywanê, Koreya Başûr û li Çînê serkeftinek mezin heye. Di ihtimala herî baş de heke li Amerîkayê pîvanên hişkiyên tedbîran pêk were bi kêmî wê du meh pêwîst be ku em bigihên asta Çînê yan annaha. Lê dîsa heke ev gavên berbiçap neyên girtin ew ê belavbûna vîrusê bidome û ez tenê behsa Amerîkayê jî nakim. Ew ê belavbûna vîrusê li serenserê cîhanê bi geşedanî bidome û zêdetir bibe û ez texmîn nakim ku ew ê bi dawî bibe heya ku em vaksînek pir bandor ku em bikaribin bi berfirehî belav bikin nebînin. And I want to talk about vaccine, but before that, Dr. Chan, I want to ask you. دەمەوێت باسی ڤاکسین بکەم بەڵام بەر لەوەی بینە سەر ئەوە دکتۆر چان دەمەوێت لە تۆ بپرسم تایوان وەکو نمونەیەکی سەرکەوتن لێی دەڕوانرێت بەڵام سەرڕای ئەوەی ژمارەیەکی زۆر کەمی هەبوو کاتێک خەڵکی لە گەشتەکانیان گەڕانەوە لە دەروێی وڵات ژمارەکە زیادی کرد. تایوان چەندێک نیگەرانە لە مەڕبەرز بوونەوەکە. ئایا دەکرێت پێشکەوتنەکەی کردویانە بگەڕێنەوە؟ و دەشمەوێت باسی چینیش بکەم چونکە چین وا خەریکە ژیان دەگەڕێنێتەوە دۆخی نۆرماڵ. ئایا زوو نییە؟ Is it too soon? هۆن دزانن بۆ me niha kêşekê pir bitirse me hejmareka zora xwendkaran li Taywan hene ew ên ji Ewropa û Amerîka vedigerin ji ber ku her du dibêjin em dê zanîngehên xwe dayexin lewra ihtimale gelek kesên nexweş vegerin ji ber vê çendê mehûtêlên demkî dirûstkirîne da 14 roja lêbin ji berî vegerine ve malên xwe. Lê wekû yek ji endamên vê rûniştinê gotî ew di navmal da tirseka mezin ya veguhastinê peyda dikin. Derbarê Çînê hûn dizanin wekû hatiye gotin divê em zor jê datayên Çînê huşyar bin ew şaşin û divê te guman hebit li Taywan bi çavekî rişt em temaşayê Çînê dikin û me kanalên nefermî bi riya kardarên Taywanî hene ew herdem behsî zêdebûnê li Bêjînê dikin. Diyardek heye ku rapor di rojnamên akademî de naîne belav kirin. Divê rewşê da tişne ew awa xuya dikit bi tinê li hêviye be û tu dê bîn. کەواتارەکو دەمانزانی گەڕانەوە بۆ دۆخی یاسایی زۆر لەسەرخۆ دەبێت و پرۆسەیەکە زۆر بە وریایەوە دەکرێت. بە ئێستاش هەندێک باسی ڤاکسین بکەین. دکتۆر فارلی ئێمە لە ئەمریکا بیستومانە یەکەم هەنگاو بۆ تاقیکردنەوەی ڤاکسین لە ناوەڕاستی مانگی 2 بۆ کۆتایی مانگەکە ئەنجام دراوە و لە ناوەڕاستی مانگی 3 مەدرێنا کە کۆمپانیایەکی ئەمریکاییە تاقیکردنەوەکەی لەسەر مرۆڤ ڕاگەیاند و دەزانی نزیکەی 20 کۆمپانیا و دەرمان دروستکرد هەوڵ دەدەن کار لەسەر بەرهەمێنانی ڤاکسین بکەن. بەڵام هێشتاش ڕەنگە بۆ ساڵێک ساڵ و نیوێکی تر ڤاکسینمان بەردەست نەکەوێت. تکایە بینەرانمان تێبگێنن خشتەی ڤاکسین چۆنە؟ Certainly. Well, obviously, we need to have individuals who receive the vaccine. بەدڵنیاییەوە پێویستمان بە کەسانێکە دەرمانەکە وەرگرن کەسانێکیش ڤایرۆسەکەیان تێدا نەبێت وەک سەرەتا. لەو جۆرە تاقیکردنەوەدا دەرمانی پلاسیبۆ بەکاردێنین بۆیە هەمووان کوتان وەردەگرن. هێشتا ئەوم نەکردووە باڕوون بم لەمەدا من پرۆتۆکۆلی دەرمانی کوتانم تایبەت بە تاقیکردنەوە نەبینیوە بەڵام ئەوەی وەک باوە و دەیکەین ئەوە کەسێک تانی پلاسیبۆ وەردەگرێت کەسێکی دیگەش کوتانە دروستەکەی دەدرێتێ و بۆ ماوەیەک چاودێری ئەو کەسانە دەکرێت ئێمە لە ئێستادا لەو قۆناغەداین. کارێکی نادروستیشە ئەگەر بەو کەسە بەشدارانە نەڵین چۆن خۆیان بپارێزن لەو ماوەیەدا بۆیە بە هەردوو گروپ دەڵین ئەگەر کەسەکان تووشی ڤایرۆسەکە بوون ئەوە دەیبینین ئەمە ڕێگا زیاتر دەدات بە کوتانەکە پارێزگاری زیاتر بکات و بەراورد بە گروپی بەرامبەر ئەگەر هەرچ بەشدارێک ڕێنمایەکانمان پەیڕەو کات ئامۆژگاریمان کردوون لەوانە دەستن داپۆشینی کۆکە و بوونی دووری لە نێوان کەسەکاندا ئەگەر هیچ لە نیشانەکانمان بەدی نەکرد لەوانەشە دەرکەوتنی دواکەوێت ئەمە ئەوە دەگەێنێت دەبێت تاقیکردنەوە درێژکرێتەوە بۆ بەدەستهێنانی ژمارەی دروستی توشبۆکان وەک پێویست بۆ دەستنیشانکردنی کاریگەری دەرمانەکە ئایا کار دەکات یاننا بۆیە هێڵی کات بێوێنەیە ئێمە ستایشی پەیمانگەکانی تەندروستی نیشتیمانی و ئاژانسە بەشدارەکان دەکەین لەبەرەوەی کات زۆر گرنگە هەوڵەکانیان جێگای پێزانینە. ڕاستە بەڵام تەنانەت دەگە ڤاکسینەکە ئامادەش بێتمانە ئەوە نییە هەموو وڵاتان دەستیان پێڕابگات لە ڕاستیدا ڕەنگە توانای کڕینشیان نەبێت و هەروەها هەندێک لە وڵات
وڵاتان کە ڤاکسین دروست دەکەن یان بەرهەمی دەهێنن وەکو هندستان بەرهەمهێنەرێکی گەورەی دەرمانە ڕەنگە نەیەوێت ڤاکسین ڕەوانە بکەن بەهۆی بارودۆخێکی لەم جۆرەوە ڕەنگە بیانەوێت پێشا بۆ خەڵکی خۆیان بەکاری بهێنن جا سەبارەت بە دەستڕاگەیشتن و هەبوونی ڤاکسین هێشتا بۆشاییەکی زۆر هەیە دکتۆر کامیار علایی تۆ مامەڵەت لەگەڵ ڤایرۆسی HIV لە ئێران کردووە لە ڕوانگەی دەستڕاگەیشتن بە ڤاکسین چەندێک گرنگە بۆ وڵاتەکان تێبگەن ڕەنگە دەستیان ڕانەگات بە ڤاکسین و دەبێت ڕێگەی تر بدۆزنەوە بۆ ئەم جۆرە نەخۆشیانە So it's very important because, بۆی ئەوە زۆر گرنگە چونکە هەر بەو جۆرەی ئێوە دەزانن و ئیمێش دەزانین گرفتی دەرزی بۆ HIV هێشتا ئاسەنگیگە و خاڵەکە ئەوەیە تا چەند پەروەردەی بەردەوام بۆ ئەو دانیشتوانەی کەم بەستە بە تایبەتی ئەو دانیشتوانەی لە بەرامبەر مەترسی HIV ئێزدان و ئەو گرفتەکە ئیستەکە هەمانە ئەوەیە کە خەڵک لە بەرامبەر ئەم پەتایە واقعی لێشووە جا ئەوان بەدوای هەر دەنگ و باسێکدان بێ ساغ بوونە لەوەی کێ باسی ئەم دەنگ و باسانە دەکات و ئەمە ئەو گرفتەیە کە هەمانە لە کاتی بڵاوبوونەوەی پەتایەک کە ئەوێ دڵنیابین پەیامێکی ڕۆمان هەبێت بۆ فێرکردنی هاوڵاتیان بەڵام ئەو گرفتەی کە هەمانە هەر وڵاتیەک ڕێبازە کۆنەکانیان بەکاردێنان و هەندێکیان درەنگ دەستیان پێ کرد و هەندێکیان لەوەدا کەم تەرخەمیان کرد بێگومان هەروەکو یەکێک لە میوانەکان ئاماژەی پێکرد پرۆسەیەکی درێژخایەنە لەوانەیە بوو ماوەی ساڵی تاکو دەرزیەکیان کوتانێکمان هەبێت و ئەم تیماریکردنانە کاریگەرن بەڵام تیماری چارەسەری نین جا تەنها بژاردێک ئەوەیە مرۆڤ ئاگای لە خۆی بێت و لە خەڵک دوورکەوێتەوە دکتۆر چان سەبارەت بە گۆڕانکاری درێژدەمی شێوازی ژیان پێویستە چ شتێک ئاسایی بێتەوە چ شتێک هەیە بۆ خەڵک یان بۆ حکوومەتەکان تیشک بخەنە سەری تۆ چی لە ئەزمموی خۆت فێر بووی ئەس باوەڕ دکەم دووریە جوواکی دەبێتە تشتێکی نۆرمالانی لە پێشە ڕۆژێ شێوازە سەرەدەریە خەلکێ و دووریە دناوبەرە کۆمەکادا یانجی دوو کەساندا و وەکو بەرێ نابێت دێتە گوهارتن هەروەسا دەست ششتن و بە باوەریە من پاقژیا دەستان نەها گرنگترین تشتە دەبێ ئەمڕەو شەکاساناهیتر پەیدا بکەین داخەلێک لە جیهێن گشتی دەستی خۆ بشون و ئەوە کارێکی باشە بۆ خۆ پاراستنێ پێنکاوێن مە لێ تەوایە جیهانێ ئەمڕەو شەکا باشتر پەیدا بکەین بۆ وان کەسان ئەوێن دەستێن خۆ لە جیهێن گشتی دشون لە تایوان پشتی سارسێ مەگەلێک دەستچوو ئاوا کردن لە بنگهێن هاتنوچوونا گشتی یانجی بنگهێن ترێنێ ئەوە مل ئەوروپا نەدیتە وهەیە پشتی وێ پەژیە جارەکادی هزر بکەین دووبارە بنیادا ساخلەمیە گشتی ئاوا بکەین هەیویدکەم ئەوە نیشانەکە باش بت بۆ گوهۆرینان لە پێشە ڕۆژێ و ئەمە شتێکی زۆر سادە و ئاسانە دەست بە سابوون بشۆی بەڵام ڕاستێکەش ئەوەیە هێشتا لە زۆرێک لە وڵاتاندا خەڵکی دەستیان ڕناگات بە کەرەستەی ئاسایی پاکردنەوە ئەوان سابوونیان نییە هیوادارم ئێستا پاش ئەم نەخۆشیە ڕەنگە گرنگی زیاتر ببینین بۆ پاکردنەوەکانی وەکو سابوون و تۆیلێتی پاک دکتۆر کاتێک باز لەو گۆڕانکاریانە دەکەین کە حکوومەتەکان ئەنجامی بدەن ئایا پێویستە ئەمە فشار بۆ حکوومەتەکان و خەڵکیش بەرێت کە جارێکی تر بڕوانەوە شێوازی خزمەتگوزاری تەندروستی چۆنێتی خزمەتگوزاریەکان و تواناییە داراییەکانیش بێگومان ev bi rastî bangek û derfeteke bo hikûmetan ku li ser gihîştina xizmetên tenduristiyê ve berhênanên bo sîstemên tenduristiyê afirandina binêsaziya tendurustiya giştî nûve da bifikirin biguherînin da ku em carek din dîsa bi vê rewşê re rûbirû nemînin دکتۆر فارلی لە ماوەیەکی کورددا پێویستە وڵاتەکان پارە بۆچی تەرخان بکەن بۆ نێوەندی کەرەنتینە بۆ ماسک چ شتێکە کە هاوڵاتیان پێویستە لەم کاتەدا لە حکوومەتەکانیان چاوەڕوانی بکەن لەو باوەڕدام لەوە گرنگتر دەبێت پەیامی ڕوونمان هەبێت و لە هەموو جیهاندا بڵاو بێت ئەمە پێشەمو شتێک هەمومان پێویستمان بە تێگەشتنی هەڕەشەکەی ئەوەی ڕوبەڕووی دەبینەوە پێویستمان بەوەیە بەتوانابین لەسەر کاردانەوە بە شێوەیەکی گونجاو بە زانیاریەکانی وردی دەگەنە لامان بەڵام ئەوەی پەیوەندی بە خۆپاراستنی کەسێتیەوە هەیە پێویستمان بە گوێگرتنە لە زانستەکانی خۆجەیی خۆمان ئەو ئامارانە نیشانەیە لەسەر توانای چیمان پێویست دەبێت تا چ ڕادەیەک ئێمە پێویستە تونبین لە کارەکانماندا کاتێک بیر لە باشیەکانی دیکە دەکەینەوە و گوێبیستی دەبین لە حکوومەتی ئەمریکا دەبیستین وەک ئەو پارانەی دەدرێت دوور لە کارکردنەوە ئێمە هەواڵی ڕۆماڵ دەبیستین فراوانکردنی بژاردەی خزمەتگوزاریەکان بەردەوامە لەسەر پزیشکی لە دوورەوە بۆیە لەو باوەڕدام هەموو کۆمەلگا خۆجیەکان حکوومەتە خۆجیەکان دەوڵەتی نیشتیمانی ئەمانە پێویستیان بە چاوپیاخشاندەوە بە باشترین ڕێگادا بکەنەوە بۆ پشتیوانی دانیشتوان
جۆبیست بووین هەندێک کاری خزمەتگوزاری مەزن ئەوەی باس لە خاوەنکارەکان دەکات ئەوانەی کارمەندانی چاودێری منداڵان دەکەن چاودێری تەندروستی بۆ ئەوەی بتوانن کاتێکی خوێندنگاکانیاندا دەخرێت بتوانن کار بکەن لە بواری چاودێری تەندروستی بتوانن هاتوچۆ بکەن و بێن و بچن لە نێوان بەرپرسیارەتی کار و خێزاندا ئەم جۆرە هەوڵانە دەبێت ستایش بکرێت بەڵام لەو باوەڕدام ئەم کۆمپانیایانە لە نێوان هەردوو کەرتی گشتی و تایبەتدا دەبێت جیاواز بێت لە هەموو جیهاندا. بەڵێ باشە دکتۆر علایی ئەو وڵاتانی کە سیستەمێکی تەندروستی لاوازیان هەیە تۆ گەورەترین لاوازیان لە چیدا دەبینیت دەتوانن لەم نەخۆشیەوە چی فێر بن؟ بێگومانەوە هەر دەربارەی لاوازی سیستمی چاودێری تەندروستی نییە. بۆ نمونە ئیران سیستمێکی تەندروستی زۆر باشی هەیە بە بەراورد لەگەڵ وڵاتانی تردا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە لەسەر هەڵویستی ڕێبازدانەران ڕاوەستاوە. بۆ نمونە بەراوردی ئیران لەگەڵ ئەفغانستان و عێراق بکە هەروەک دەزانین عێراق و ئەفغانستان سیستمی چاودێری تەندروستی گەوران هەیە. بەڵام لەبەر ئەوەی یاسەدانەران نەیانویست بە سیاسی بکەن توانیان چۆن ئەم نەخۆشیە بەڕێوەبەرن. هەروەها لە کەیسی هیندستاندا کە فەرەتر لە 1 ملیۆن کەس سیستمێکی چاودێری زۆر باشی نییە بەڵام هەر لە قۆناغی سەرەتاییدا سنوورەکانی داخست و هەر زوو چالاکانە بە دوای نەخۆشەکاندا بوون و تا ئەمڕۆژ توانیویانە بەڕێوی ببن جا ئەمەوەی بڵێن هەڵویستی یاسادانەرانە تاکو سیستمی چاودێری تەندروستی. وە لە کۆتاییدا دکتۆر چان ئەگەر زۆر بە کورتی وەڵاممان بدەیتەوە ئایا ڕاگررتنی خەڵکی بە تەندروستی زۆری تێدەچێت؟ نەخێر تۆ زانی لە تایوان یەک سیستەم هەیە ئەم زۆر پێنگاوێن پاراستنێ بەجێ دەکەن و ئەس باوەڕ دەکەم بۆ نمونە بەهایەوەی کەمترە ji چارەسەری. As they say, prevention is better than cure, and it seems prevention is also more affordable, less costly. هەروەکو دەڵێن ڕێگەگرتن باشترە لە چارەسەرکردن و وا دیارە ڕێگەگرتن تێچوونەکەشی کەمترە لە چارەسەرکردن. و لێرەدا دەمەوێت سوپاسی هەموو میوانەکان بکەم لێرەدا دێنە کۆتایی ئەم مێزگردە ڤیدیۆییە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا. هیوادارم هەموو بینەرانمان کەمتر هەست بە ترس بکەن و زانیاری زیاتریان دەستکەوت بێت لەسەر پەتای کۆرۆنا ڤایرۆس. دەمەوێت سوپاسی هەموو شارەزایان بکەم دکتۆر کامیار علایی، دکتۆر ئینگرێد کاتس، پرۆفیسۆر جەیسن فارلی و دکتۆر چانگ چۆنگ چان بۆ کاتەکەتان. بۆ ڕێنمایی زیاتری شارەزایان بڕۆنە سەر ماڵپەڕی cds.gov و یان سەردانی ماڵپەڕی who.int بکەن بۆ دوا هەواڵ و ڕێنمایەکانی سەلامەتی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا voanews.com بکە. سوپاسی هەمووتان بۆ تەماشاکردنی بەرنامەکە لە ستۆدیۆی واشنگتنەوە من سارا زەمان پارێزرا و تەندروست بن.